دەبریسکێتەوە. بەڕێزان، کۆنگرەی نەتەوەیی کوردستان وەک چەتری کۆکەرەوەی لایەنە سیاسیەکان و تاریکیان هەیە کە لەلایەن بەڕێز خالید قادرەوە پێشکەش دەکرێت. بەڕێزیان با بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتەکەیان. ئامادەبوانی بەڕێزی مەراسیمی یاداوایی تێکۆشەری دێرین هاوڕێ سلێمان گوڵانی، کەس و کار و هاوڕێیانی کۆچکردووی سەربەرز. ئەمڕۆ هەمومان لە مەراسیمی بەرز ڕاگررتنی یاد و یادەوەری ئازادی خوازێکی دیاری گەلەکەمان کۆبووینەتەوە کە ژیانی بۆ کۆمەلگاکەی، بیرروڕاکانی بۆ دادپەروەری، هەڵوێستەکانی بۆ مرۆڤ دۆستی، خەبات و تێکۆشانی بۆ خاک و نیشتیمان و نەتەوەکەی بوو. هاوڕێ سلێمان گوڵانی وە کەسێکی ڕۆشنبیر، کەسێکی ژینگە دۆست، کەسێکی مێژووناس، وە کەسێکی دڵسۆز بەرامبەر بە خاک و مێژوو نەتەوەکەی بڕوای تەواوی بە پرسی ڕەوای گەلەکەمان بۆ بەدیهێنانی مافە نیشتیمانی و نەتەوەییەکان و لێکنیزیکردنەوەی هەموو ڕەنگە جیاوازەکان لە ژێر سایی چەترێکی نیشتیمانیدا هەبوو کە تێیدا بەها بە پرینسیپە ئەخلاقیەکانی ئاشتی و ئازادی و دادپەروەری و پێکەوە ژیانی پێکاتە جیاوازەکان بدات. بەڕێزان، کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆلۆنیەکی نێودەوڵەتیە، لە ژێر پلانی دوژمنکاریدایە. گەلی کورد لە ژێر ستەم و چەوسانەوەی ئەو دەوڵەتە داگیرکەرانەدایە و لە مافە نەتەوەیی و دیموکراتیەکانی بێبەشە. لەگەڵەوەش دوژمنانی گەلەکەمان بە درێژایی مێژوو کاریان لەسەر لێکترازان و دووبەرەکی و دابەشبوونی گەلەکەمان کردووە تاکە ڕێگاش بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پلانگێڕی و دوژمنکاریە بە تایبەت لە ئێستادا کە لە بەرامبەر کۆمەڵێک دەستکەوت کە بەدەست هاتوون مەترسی گەورەش لە سەرگەلەکەمان هەیە تەنها و تەنها یەشێتی نەتەوەییە. لەم سۆنگەوە هاوڕێ سلێمان گوڵانی بڕوای تەواوی بەیەشێتی نەتەوەیی و کارکردن لەسەر ئەم هێڵە نیشتیمانیە هەبوو کە جیاکاریەک لە نێوانی مەهابات و هەولێر و ئامەد و عەفرین و قامیشلودا نەکات. هێڵێک کە لەسەر ئاستی خەڵکدا ئێستا بە فراوانی بوونی هەیە، بەڵام بەداخەوە لە لای پارت و ڕێکخراوە سیاسیەکان بە پێچەوانەوەیە. هێڵێک کە لە ویژدانی زیندوی گەلەکەماندا لە دژی نەعەدالەتی و خیانەت و گەندەڵی دەکرێت هەمومان لە ژێرسایی ئەم چەترەدا کۆبکاتەوە. ئێمە لە کۆنگرەی نەتەوەیی کوردستان لەم یاد ئاواییەدا درود بۆ ژیانی بەرزەفڕی هاوڕێ سلێمان گوڵانی دەنێرین و بەڵێن دەدەین کاروانەکەی هەمیشە ئاوادان بێت تا بەدیهێنانی ئامانجەکانی. درود بۆ گیانی سەربەرزی سەرجەم شەهیدانی کوردستان، نوێنەرایەتی باشووری کۆنگرەی نەتەوەیی کوردستان. سپاس بۆیەوە. بۆ ڕوحی بەرزەفڕی هاوڕێ سلێمان بەڕێز مامۆستا هیوا بابەکر